توێژینەوە پزیشکەکان کوالەتی باشتر دەکەن. دروشمی چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی تەندروستی و زانستە پزیشکەکان بوو کە لە کۆلێجی تەکنیکی تەندروستی زانکۆی سلێمانی پۆلی تەکنیکی بەڕێوە چوو. ومێد دەکەین کۆنفرانسەکەتان سوود و ئاکامی باش بگەێنێت بە بواری تەندروستی و پزیشکی لە هەرێمی کوردستاندا. هەروە ئاشکرایە کە پێشکەوتنی بواری زانستی پزیشکی گەرەنتی دەستەبەرکردنی ژینگەیەکی باشتری تەندروستی کۆمەڵایەتی دەکات و گەشە بە هزر و بیری تاکەکانی کۆمەلگا دەدات. کامەش ڕۆڵی کاریگەر و ڕاستخۆی هەیە لەسەر فەرهەمکردنی خۆشگوزرانی بۆ تاک و کۆمەلگا لە وڵاتانی جیهاندا. سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەوەی خستە ڕوو لە پێناو زیاتر گرنگیدان بە هەوڵ و تواناکانی مامۆستایان و خوێندکاران بەردەوام دەبن بۆ زیاتر پێشکەوتن. جامدانی کۆنفرانسێکی زانستی نێودەوڵەتی لەم بارودۆخەی جیهان و عێراق و کوردستان لە شاری سلێمانی گرنگیەکی زۆری هەیە بۆ باسکردن و شەن و کەوکردنی بارودۆخی تەندروستی و گرنگی توێژینەوەی زانستی لەسەر باشترکردنی ژیانی خەڵک. ئەمڕۆ توێژەرەکانی تەندروستی و پزیشکانی لە کوردستان لە سلێمانی زیاتر لە 22 توێژینەوەی زانستی پێشکەشەکەن بە ئێوەی بەڕێز لە بوارە تەندروستیە جیاوازەکان لە کاتێکدا تەندروستی و خوێندنی باڵا لە قەیرانێکی گەورەی جیهانی ناوخۆیە بەهۆی نەخۆشی کۆڤید-19 و قەیرانی دارایی کە بۆتە کێشەی سەرەکی بەڕێوەبردننی سێکتەرەکانی ژیان. توێژینەوانە پێشکەش دەکرێن لە گۆڤاری زانستی کوردستان جۆرنال ئۆف ئەپلاید ریسێرچی زانکۆی پۆلیس تەکنیکی سلێمانی بە پێی پێوەرەکان یا گایدلاینەکانی جۆرناڵەکە بڵاو دەکرێنەوە. لە کۆتاییدا دووبارە سوپاسی بەڕێز سەرۆکی زانکۆمان دەکەین کە بەردەوام پشتیوانمانە و هاندەرمانە لەم کارە زانستیانەدا. زیاتر لە 22 توێژینەوە لە ماوەی یەک ڕۆژدا پێشکەش دەکرێت و بەتایبەت لە کۆنفرانسی ئەمساڵدا چەند توێژینەوەیەک لەسەر ڤایرۆسی کۆڕۆنا دەخرێتە ڕوو. لەبەرەوەی کە توێژینەوەکان گرنگی خۆیان هەیە لە بواری با بڵێن پزیشکیە و ئێمە ئەمساڵ ناوی کۆنفرانسەکەشمان ناوە با بڵێن ڕۆڵی توێژینەوە پزیشکەکان لە باشترکردنی ژیاندا کوالەتی ژیاندا. بۆیە ئەم توێژینەوانە گرنگی خۆی هەیە لەم کۆنفرانسەدا. بۆیە هەوڵمادا ئەم ساڵ وەکو ساڵانی تر ئەم کۆنفرانسە ئەنجام بدەین. ساڵانە کۆنفرانسی جۆراوجۆر ڕێک دەخرێت، بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا زۆر لە چالاکیەکان ئەمساڵ گۆڕانکاری بەسەر شێوازی بەڕێوەچوونی هاتە ئاراوە. زانکۆی پۆلیتەکنیکی لە ڕێگەی ئەم جۆرە کۆنفرانسانەوە دەیەوێت چالاکیەکانی بۆ زیاتر پێشکەوتن بەردەوام بێت. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.